سەر منداڵەکە چی ماوە بابێت؟ چەندین چالاکی جۆرا و جۆرمان ڕێک خستووە هەندێک بە هەماهەنگی لەگەڵ پەروەردە هەندێک بە یارمەتی خێرخوازان بە تایبەت تەرکیزمان کردوتە سەر لەو ئیڤنتەی ئەوڕۆ تەرکیزمان کردوتە سەر منداڵی شەهیدە سەربەرزەکان و چەندین دیاری و خوانێکی نیوەڕۆ پێشکەش بە منداڵان دەکرێت بە ئامادەبوونی بە ڕێز پارێزگاری هەولێر و بۆ ئەوەی ئەو منداڵانە کاتێکی خۆش بەسەر بەرن و ئەو بەڕاستی ئەو بارگرانی لە سەریانە کەم بکرێتەوە. چەندین بەرگەی هەیە ئەنجامی دێنی بۆ مناڵەکان بەش پێدانی دیاری و ڕێزلێنان بە مناڵەکان هەڵبەتە لە دواییدا ناخواردنێکی گەورەمان سازداوە بە ئامادەبوونی جناوی مەحافز و چەندین کەسانی تر لە ناخواردنەکە ئامادە دەبن هەڵبەتە لە دواییشدا یاریەکانمان بەبێ بەرامبەر کردووە بۆ مناڵەکان تاکو و دڵیان خۆش بێتن ئامانجی ئێمە دڵخۆشکردنی ئەو مناڵانەیە هەڵبەتە ئەوەی جێگەی ئاماژەی پێ بکەم لەم ساڵەدا کە سێ بەرنامەی ئەوەی جێبەجێ بکەن لەژێر چاودێری پارێزگای هەولێر بەرنامەی یەکەم لە جێژن بوو بۆ مناڵانی خانەی بێ سەرپەرچیار بوو بەرنامەی دووەم بۆ مناڵانی ژێرپەنجە بوو هەر لەژێر چاودێری پارێزگای هەولێر بوو ئەوەی بەرنامەی سێمیش ئێستایە کە بۆ مناڵانی نەوەی شەیدە